سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم تالب ئەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەیە مۆ بینەران. بینەرانی خۆشەویست لەلایەن منیشەوە سڵاوتان لێبێ زۆر سپاس کە هاوڕێ و بینەرمانن لەم بەرنامەیەدا لە خزمەتان دایم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە و بینەرانی ئەم هەفتەیە کە وەک جارانی تر چەند بابەت و چەند نامەی ئێوەی خۆشەویستیش لەخۆگرێت. فەرمون لەگەڵماندا بن بۆ بینین. تا لە پێشەوەی کە ناوبڕ بدەین بە بابەتی یەکەممان دەست پێ بکەین. پەنجشەمەی جاهاتوو واتە 11 گوڵان بەرامبەر لەگەڵ ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکارە. ئێمەش لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە ئەم ڕۆژە لەگەڵ هەموو کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە سەرانسەری جیهاندا بەرز ڕادەگرین و پیرۆزبایی لە هەموو کرێکاران و خەڵکی ستەم دیتو دەکەین. تۆ دەزانی تالب کە لە کوردستانی شۆڕژگەر بەرزڕاگررتنی ڕۆژی جیهانی کرێکارە نەریتێکی جێکەوتووە. لەم ڕۆژەدا کرێکاران و خەڵکی زەحمەتکێش هاوڕێ و هاوهەنگاو لەگەڵ خۆشک و براکانی هاوچەرەنووسی خۆیان لە سەرانسەری جیهان بە شێوازی جۆراوجۆر پەیامی هاوپشتی چینایەتی و بڕیار و ئێرادە بۆ کۆتایهێنان بەو بارودۆخەنا لەبارە لە ژیان کە سیستمی دەسەڵاتی سەرمایه‌داری سەپاندوویەتی دووبارە دەکەنەوە. بەڵێ چاوان پێمان لە بارودۆخی ئێستادا مەبستم لە ئێران و کوردستانە بە هەر شێوەیەک سەیری ڕۆژی جیهانی کرێکار بکەین گرنگترین هەنگاو بۆ ڕێزگرتن لەم ڕۆژە دەتوانێت پلاندانان بۆ حزوری کۆمەڵایەتی و سەرانسەری کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بۆ کۆتایهێنان بەم بارودۆخە بێت. بە تایبەتی ئەگەر ئەم حزورە یادهێنەرەوە و نمایشی هێزی هاوپشتی کرێکاران بێت بۆ بەرگریکردن لە بەرژەوەندی و داواکاریە چینایەتیەکانی خۆیان. من پێم وایە ئێستای تر قسە لەوەی کە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ژیانی لە زۆربەی خەڵک سەخت و دژوار کردووە و تەنانەت قسە لەوەی کە هۆی سەرەکی ئەم سەختی و دژواریە چییە تێپەڕیوە. ئێستا قسە لەوەیە چۆن دەکرێت کۆتایی بەم دۆخە بێ. دیارە ئەتراز و ناڕەزایەتیەکان بەردەوامە کە بێگومان ئەهەمیەتی تایبەتی خۆی هەیە، بەڵام تا کاتێک ئەم ئەتراز و ناڕەزایەتیانە نەگات بە حزوری بەرینی کۆمەڵایەتی چینی کرێکار و زەحمەتکێش لە بربەرەکانێکردن لەگەڵ دەسەڵاتی پارێزەری نظامی ستەم و نابەرابەری کە کۆماری ئیسلامی بێ بە بڕوای من چاوەڕوانی ئاڵوگۆڕی بەرچاو ناکرێت. بەڵێ تالب منیش لام وایە بە واتاکی دیکە دەتوانین بڵین کاتێک سەرمایه‌داری لە هەموو جیهاندا لەوانەش لە ئێران لە ئامادەبوون بۆ سەپاندنی مناسباتی چەوسێنەرانی خۆی هەموو شێواز و ڕێگا و هەموو ئامرازە دەوڵەتی حزبی و سیاسی ئەمنیەتیەکانی خۆی سوود وەردەگرێت و لە بەکارهێنانی ئەم هێزەدا نەساتێک دواکەوتن بەڕەوا دەزانێت و نەسرورێک لە ڕێزگرتن بۆ مافەکانی کرێکاران ڕەچاو دەکات بۆ کرێکار و خەڵکی زەحمەتکێش چارێکی تر نییە جگە لە بربەرەکانێکردن لەگەڵ ئەم سیستمە و پارێزگاری کە ئەویش بەهێزی یەکگرتووی کرێکاران و ئامادەبوون لە ئاستێکی کۆمەڵایەتی بەرفراواندا ممکن دەبێت. هەر چاوخشاندنێکی خێرا بە ژیانی کرێکاران لە ئێران نیشاندەری ئەهەمیەتی ئەم بانگەشەیەیە. لە ئاستی زۆر ناتەواوی هەغدەستەکان و شێوازی دیاریکردنی دادموکراتیکی سیستمی دیاریکردنی هەغدەستەوە بگرە تا نەبوونی ئەمنیەتی کار و باوبوونی گرێبەستە کاتیەکان لە نەبوونی سەلامەتی و تەندروستی لە کارگەکان و بەتایبەت لە کانەکاندا تا دەرکردنی کرێکاران و نەدانی هەغدەست و مەزایە ساڵانەکان لە کاتی خۆیدا لە چۆستانەوەی کرێکارانی بواری تەندروستی بە زۆرترین کاتی کار و کەمترین هەغدەست تا بێکاری و نەبوونی هەلی کار کە دەبێتە هۆی جۆرەها کاری ڕەش و بەهرەکێشانەی قاچاق وەک سوختبەری و کۆڵبەری لە لایکەوە و زیادبوونی کۆچی هێزی کار بە وڵاتانی دیکە لە لایکی ترەوە ئەمانە و زۆر دیاردەیتر بەشێکە لە ئاسەوارەکانی کاریگەری سەرمایه‌داری ئێران و دەسەڵاتی سیاسی پارێزەری ئەم سیستمە بۆ سەرژیانی کرێکاران. هەر بۆیە بۆ چارەسەری ئەم کارەساتە لە ژیان تەنیا بە ئاعتراز و ناڕزایەتی دەربڕین لێرە و لەوێ هەرچەندە گرنگە بەڵام ممکن نابێ. حزوری ڕێکخرا و کۆمەڵایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەتوانێت ئەو ئامرازە بێ کە لە ژیان لە کارەساتەکانی داستەپاوی ئەمڕۆ ڕزگار بکات. ڕۆژی جیهانی کرێکار جارێکی تر جەخت لەسەر پێویستی ئامادەبوونی کۆمەڵایەتی هەموو ئەو کەسانە دەکاتەوە کە ژیانیان ئەسیری سیستمی زاڵ بەسەر کۆمەلگایە. شاوان باسی ئەسیریت کرد کە لە ڕاستیدا بەرهەمی ئەم شەرایەتەیە کە سیستم و مناسباتی سەرمایه‌داری دای سەپاندووە و بەرینایەکی بەرفراوانی هەیە کە دەسەڵاتی سەرمایه‌داری چاوچنۆک تەماعکار و گەندەڵ بە شێواز و ڕێگای جۆراجۆر دای سەپاندووە. هەروەک باس کرا ئەم نەهامەتیانە هەموو کەسێک لێ ئاگادارە، بەڵام بەردەوامبوونی
زعفی ڕێزی هەموو ئەو کەسانەیە کە قوربانی ئەم سیستم و مناسباتن کە هەر جارە و قوربانی زیاتر دەگرێت. بە لە بەرچاوگرتنی ئەم ڕاستیە لە ژیانی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشە کە هەوڵدان بۆ هاتنە مەیدانی چینی کرێکار لە ئاستێکی کۆمەڵایەتیدا گرنگی خۆی هەیە کە هەنگاوی دواتر اعتراض و ناڕەزایەتیەکان. لەوانەیە وەڵامی ئەم پرسیارە لێرە بێت کە هەری اعتراض ئەی هەنگاوی دوایی چییە؟ دوایی هەنگاونان بۆ سەریەک خستنی ئەم اعتراضاتانەیە. لێرەوە کە سەیری ڕۆژی جیهانی کرێکار دەکەین وەک هێمایەک پێویستیەکی زیاتر لە پێشتری هەیە، پێویستیەکە لە خۆیدا ئامادەبوونی کۆمەڵایەتی و بەرفراوانی ئەم چینە دێنێتە مەیدانەوە و بانگەوازی بۆ دەکات کە ڕێگا هەر ئەمێ. بڵێ بەڵام ئەوەش دەزانین کە ئەم ئامادەبوونە هەر ئاوا و تەنیا بە قسەکردن پێک نایە تالب، بەڵکو پێویستی بە پێشمەرجەکانی خوارەوە هەیەکە. یەکەمیان هەر وەک پێشتر باست کرد وەک هەنگاوی یەکەم کە دەکرێت بڵین ئێستایتر خەریکی لێ تێپەڕ دەبین پەرەجان بە اعتراض و ناڕزایەتیەکان لەسەر داواکاری سەرەکی کرێکاران کە لە خۆیدا کرێکاران بەوە دەگەینە کە دەبێ هەنگاوی زۆرتر بنێن. هەر ئەمەش ڕێگا خۆش دەکات بۆ دروستکردنی تێگەیشتنێک لە نێوان کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و گەیشتن بە تێگەیشتنێکی هاوبەش لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش لە نێوانیاندا. دووەمیان تێگەیشتن لە ئەزمونە مێژوویەکان و دەستکەوتەکانی کرێکاران لە خەباتدا دژی سیستمی سەرمایه‌داری. ناکرێت کاریگەری ئەو گۆڕانکاریانەیە کە لە ژیانی پڕ لە خەباتی کرێکارانی جیهاندا بۆ باشتربوونی دۆخی ژیان بەجێماون پشتگوێ بخرن کە پێمان ئەڵێ چینی کرێکار و زەحمەتکێش تەنیا لەم ڕێگایەوە یانی ڕێکخرا و حوزور لە ئاستێکی بەرفراواندا توانی ویانە دەستکەوتێک بەدەستبێنن. سێهەم ناسین و بەکارهێنانی ئامراز و ئیمکاناتی پێویست بۆ ئامادەبوونی کۆمەڵایەتی. هەروەک چۆن کرێکاران بۆ ئەنجامدانی دروستی ئەرکەکانیان لە شوێنی کاردا پێویستیان بە ئامرازی گونجاو هەیە، لە ژیانی کۆمەڵایەتیشدا پێویستیان بە ئامراز و ئیمکاناتی گونجاو هەیە. ئەم ئیمکانات و ئامرازانە ئەو شتانن کە بەهۆی ئەوانەوە دەتوانرێت توانایی پێویست بۆ ئەنجامدانی ئەرکە چینایەتی و کۆمەڵایەتیەکان بەدەست بهێنرێت. هەبوونی ڕێکخراوە جۆرە و جۆرەکان بۆ ئامادەبوون لە بوارە جۆرە جۆرەکانی ژیانی کۆمەڵایەتی ئەو شتەیەکە مافێکی بێخەوش و سەلمێنراوی کرێکاران و زەحمەتکێشانە. لەبەر ئەمە پێویستە هەوڵدان بۆ دروستکردنی ئیمکانی ئەم ئامادەبوونە کۆمەڵایەتیە چڕتر بکرێتەوە. تەنها بە ئامادەبوونی کۆمەڵایەتی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش دەتوانرێت نیشان بدرێت کە پێگە و بەشی کۆمەڵایەتی چینێک لە ژیانی مەدەنیدا چییە. ڕۆژی جیهانی کرێکار دەتوانێت ڕۆژی نمایشی ئەم حەزورە کۆمەڵایەتیە بێ. هەر بۆیە بۆ ئەمە بەستەش پێویستە خۆمان ئامادە بکەین و ئەم بانگەوازە لەم ڕۆژەدا بەهێزتر بکەین. کرێکارین پەروەردە ڕەنج و ئازارین کرێکارین پەروەردە ڕەنج و ئازارین شەپۆلی لافاوی ئەیار ئێمەی دەریای خۆرۆشی کار شەپۆلی لافاوی ئەیار ئێمەی دەریای خۆرۆشی کار سۆسیالیزمە ئەسۆیەوە ڕۆژ هەڵات سۆسیالیزمە ئەسۆیەوە ڕۆژ هەڵات
سورینی تو بی آزادیا چنی چکی روزگار سورینی تو بی آزادیا چنی نکلی را لگی جهان الله کنال شورشمان نکلی را لگی جهان الله کنال شورشمان سوسیالیسم اصوی آوات و روشهلات سوسیالیسم اصوی آوات و بالينا دين باليني سور لاقيش كاقايني زي كدور بالينا دين باليني سور لاقيش كاقايني زي كدور اغيري خود اغير سنين ريشي زلموزو لردنين اغيري خود اغير سنين ريشي زلموزو لردنين سوسیالیسم اصوی آوات و روشهلات سوسیالیسم اصوی آوات و روشهلات لرا لقزيان هلدا كينال شورشمان نكر لرا لقزيان هلدا كينال شورشمان سوسياليزم الصيوات والرشهلات سوسياليزم الصيوات والرشهلات سوسياليزم الصيوات والرشهلات سوسياليزم الصيوات والرشهلات بەڵێ چاوان چەند نامەیەکمان بۆ هاتووە لێرەدا سەرەتا نامەی کاک ئەردەڵان خوێنینەوە بۆ بینەران چەند نامەیەک کاک ئەردەڵان لە پەیامی کووردا نووسیویەتی هاوڕێیان ڕۆژی کرێکار بەڕێوەیە من نام وایە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە ئێران ئەمساڵ لە بارودۆخێکدا بەرەو پێشوازی یەکی مانگی مەی دەچن کە دۆخی سیاسی کۆمەڵگای ئێران بە تەواوەتی گۆڕا کۆماری ئیسلامی دوای 46 ساڵ سەپاندنی هەژاری و گرانی و سەرکوت هیچ ڕێگاچارەیەکی بۆ دەربازبوون لە قەیرانە چەند لایەنەکانی نی لە بەرامبەردا ملیۆنان خەڵک بڕیاری خۆیان بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی داوە تۆفانێک لە ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە کەمینی کۆماری ئیسلامیدا زیاتر لە 1500 ناڕەزایەتی و مانگرتنی کرێکاری لە ساڵی ڕابردوودا تەنها پێشەکیەکن بۆ ململانەیەکی داهاتووی دژی کۆماری ئیسلامی هەموو ئەم ڕاستیانە کۆماری ئیسلامی لە دۆخێکی لاوااستر لە هەر کاتێکی ترداناوە و هاوسەنگی هێز بەرەو بەرژەوەندی چینی کرێکار و بەرەی ئازادی خواز و لایەنگرانی ڕووخانی کۆماری ئیسلامی گۆڕاوە لە بارودۆخێکی وادا پێشوازیەکی گەرم و شۆڕژگێڕانە لە 11 گوڵان واتە ڕۆژی کرێکار زۆرتر لە هەموو کاتێک ممکنە
چالاکوانانی کرێکاری و ڕێبەرانی پێشڕەوی بزوتنەوەی سوسیالیستی دەبێت هەموو توانای خۆیان بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە جیهانیە و ئەم داوانامە دژی دەسەڵاتی سەرمایەداری بەکاربێنن. کاگەردەڵان لە درێژەدا دەڵێت کە لە شار و گەڕەک و هەر شوێنە کە ممکینە بە بەڕێوەبرنی کۆبوونەوە و وتار دەربارەی یەکی مەی و یەکیەتی کرێکاری دژی هەژاری و گرانی و کەشی جەنگ و بۆ ئازادی زیندانیانی سیاسی تێبکۆشین. ئەگەرچی یەکی مانگی مەی بە ڕۆژی کرێکار ناسراوە، بەڵام ڕۆژی کرێکار تەنیا یەک ڕۆژ نییە. بڕیار و جارنامەی کرێکاران لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی هەموو ڕۆژێک دەبێت لە ژیانی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش ڕەنگ بداتەوە تا ئیمکانی حزوری بەرین و ڕێکخراوی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بە ئەنجام بدات. ئەم ڕۆژە لە ئێوە و لە هەموو ڕێبوارانی ڕێگای ئازادی و یەکسانی پیرۆز بێ. زۆر سپاس لە کاگەردەڵان بەو هیوایە ئێمەش پیرۆزبایی ئەم عەزم و ئیرادە لە هەموو ئینسانێکی تینووی ئازادی و بەرابەری دەکەین. زۆر سپاس بۆ نامەکەتان. شاخی برز خانوی تازه دنیای جوان رویشتم با سپایی کشومات رویشتم با سپایی کشومات راش سستو دل کیلی تاسو آواد لاش سستو دل کیلی تاسو آواد تاسو آواد هذا جوز بربو كاتب بياني بياني جاد جوز بربو كاتب بياني بياني رويشتم خيالاوي أمراني رويشتم خيالاوي أمراني وي أمراني لپر نازانم چون سرم هەڵبری بەرام بارم بەژنێ دەرکەم وەک پەری لپر نازانم چون سرم هەڵبری بەرام بارم بەژنێ دەرکەوت وەک پەری لەگەڵ ئەوەی لە عەباوە ئاڵا بوو لەگەڵ ئەوەی لە عەباوە ئاڵا بوو بە دیمانی شیرینی ئاشکرا بوو لە دیمانی شیرینی ئاشکرا بوو ئاشکرا بوو جانە چۆڵ و زێبەر بوو کاتی بەیانی بەیانی جادە چۆڵ و زێبەر بوو کاتی بەیانی بەیانی ئەڕۆیشتم
بچکۆ لە پێوز کارپین گۆرەوی و پوست سفت و سپی و ئەوریشمی باڵا بەرز و بچکۆ لە پێوز کارپین گۆرەوی و پوست سفت و سپی و ئەوریشمی ئەڕۆییم و دزەینی گەم جارجارێ ئەڕۆییم و دزەینی گەم جارجارێ لە ژێر عابای ڕەشائەیدی نازدارێ لە ژێر عابای ڕەشائەیدی نازدارێ وەی نازدارێ هذا جوز بربو كاتي بياني جادا جوز بربو كاتي بياني أرويشتم خيالاوي أمراني أرويشتم خيالاوي أمراني وي أمراني جوان جوان أهاتو جادي أبري فروتي كو لن جيتا وسوق مري قرج قرج جوان جوان أهاتو جادي أبري ما بوي بقى تاسم شنهنغاوي ما بوي بقى تاسم شنهنغاوي كوتا پچودیمنی گایساوی درجه کوتا پچودیمنی گایساوی نی گایساوی جانا جولو سے بربو کاتی بیانی جادا جولو سے بربو کاتی بیانی أرويشتم خيالاوي أمراني أرويشتم خيالاوي أمراني وي أمراني چاکێکو نیگایێ چی بنووسم خوایە هێزین شایێ دەست و پەنجە و مەچاکێکو نیگایێ چی بنووسم خوایە هێزین شایێ خۆڵ و مەچەک ساف و سپی وەک شوشە خۆڵ و مەچەک ساف و سپی وەک شوشە سەرپەنجەکان یاقوتێ بوون بە ورشە سەرپەنجەکان یاقوتێ بوون بە ورشە وەی بە ورشە جانا جولو سێبەر بوو کاتی بەیانی جادا جولو سێبەر بوو کاتی بەیانی ئەڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕۆنی ئەڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕۆنی وای ئەمڕۆنی تا لە خولی دووەمی وتوێژی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا شەمەی ڕابردوو لە ڕۆم پایتەختی وڵاتی ئیتالیا بەڕێوەچوو هەرچەند تەقریبەن هیچ زانیارێک لە شۆنیەتی ئەم وتوێژەش بڵاو نەکراوەتەوە بەڵام هەردوو لا وتوێژی ئەم خولەشیان بە ئەرێنی وەسف کرد. دەکرێت حەدسی نزیک لە ڕاستی بدرێت کە بۆ بەگشتی باس لە ئەرێنی وتوێژەکان دەکرێت. بە بڕوای ئێمە هەر جۆرێک حسابی بکەین ناتوانێت دوور بێ لە تەسلیمبوونی کۆماری ئیسلامی کە دیارە لایەنی بەرابەریش ڕێگای تەسلیمبوونی بۆ هەموار کردووە.
هەر بۆیە یەکەم نیشانەکانی شاردراوە مانەوەی ناوەڕۆکی وتوێژەکانە. شەک لەوە زانیە کە کۆماری ئیسلامی هۆی سەرەکی شاردراوە مانەوەی ناوەڕۆکی وتوێژەکانە، چۆن نیگەرانی کاردانەوەکانی لە ناوخۆیە. دەرهەر حاڵ ئەمە بابەتێکی ترە کە جێگای سەرنجە ئەویش ئەوەیە کە بۆ یەکەم جار ڕژیمی ئێران واردی وتوێژێک بوو کە بێکێشەی ناوخۆی یان گرژی لە نێوان باڵەکانی ناو دەسەڵات بەڕێوە چوو. ئەم بابەتە نیشان دەدات هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە ناو پێکاتەی دەسەڵات گەیشتونەتە ئاستێک لە تێگەیشتنی هاوبەش سەبارەت بە هەستیاری خۆناغی ئێستا و ئەو بربەست و کێشانەیە کە لەوانەیە بە قەوڵی خۆیان لەسەر مانەوەی نیزامەکەیان مەترسیدار بن، هاودەنگ بوون یان دەسەڵات کە لە خامنەیدا خولاسە دەبێتەوە بە مەجبوربوون بۆ وتوێژ بە شێوەیەکی بڕیاردەرانە ناڕزایەتیەکانی لە ئاستێکی بێجەنگ کردووە. کەچی پێشتر وانە بوو هەر کە باسی مذاکرە دەکرا لە ناوخۆ هەرای لەسەر ساز دەبوو کێشەی زۆر دروست دەکرا. لە بیرمانە پێشتر کاتێک وتوێژ بەڕەوە دەچوو لەم لاوە موشک بە دروشمی لە ناوبردننی ئیسرائیل نمایش دەدرا، ئەو کات کۆماری ئیسلامی بە تایبەتباڵی خامنەی هێزی خۆیان جۆرێکی تر وێنا دەکرد. ئێستا وانە ئەو هێزە نەماوە، بۆیە ئەم جارە خەبەرێک نییە، تەنانەت دروشمەکان هەڵگیراون. بەڵێ وا دیارە وا بە نەزەرەگات، بەڵام بە بڕوای ئێمە ئەو هەوکارێک کە کۆماری ئیسلامی دوای ئەو هاتوپورتانە بە خێرایی بەرەو مێزی وتوێژ ڕاکێشا زیاتر لە هەموو شتێک دەرەنجامی ئەو قەیرانی ئابووری و سیاسی کۆمەڵایەتی و مەترسی هەڵگیرسانی شەپۆلی اعتراض و ناڕەزایەتیەکان. مەترسیەک کە خامنەی چەند هەفتەیەک پێش لە وتارەکانی نوێژی جەژنی ڕەمەزاندا هۆشداری دەربارەی دابوو. بەڵێ ناکرێت لە تەنیش ئەوەی کە تۆ باست کرد تا لە هۆکارەکانی ترکە ڕۆڵی بەرچاویان لە پێکێنانی باوەڕی کۆماری ئیسلامی سەبارەتوە پێویستی چوونە ناو وتوێژەکان دابێنی لە بەرچاو نەگرین. ئەم هۆکارە بوونی بۆمبهاویژە استراتێژی ئەمریکیەکان کەشتیە فڕۆکە هەڵگرەکان و موشکدارەکان لە ئاوە نێودەوڵەتیەکانی دەوروبەری ئێران و هەڕەشەی پەلاماری نظامیش بوو. ڕاستە لە بیرمان نەچێت کۆماری ئیسلامی لە هەمان کاتی ڕاگەیاندنی سەرکەوتنی دۆناڵد ترامپ لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و تەنانەت کەمێک پێشەوەش کاتێک دڵنیا بوون کە ڕکاپەرە دیموکراتیکەکەی واتە جۆ بایدن شکست دەخوات چوونە ناو بازنێک لە ڕاوێژکاری و تاوتوێکردنی استراتیژی کە هەزینەی ڕێگایان بۆ ڕوبەڕووبوونەوەی دەوڵەتی نوێی ئەمریکا کەم بکاتەوە. هێنانە دەرەی پزیشکیان لە سندوقی بەناو هەڵبژاردننی سەرۆکۆمار یەکێک لەم ڕێگایانە بوو. ئەلبەت ئەوەش بڵێن کە ئەم وتوێژانە هاوکات بوون لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی قەبارەی ئەو زیانەی کە بەر نفوز و هێزی ناوچەیی ئێران کەوتە بوو، لەوانە ئەو زەربەیە کە بەر حیزبوڵڵا لە لوبنان کەوت و هەروەها هەرەسهێنانی حکوومەتی سووریا و هەڵاتنی بەشار ئەسەد لە وڵاتە. ئەم گۆڕانکاریانە بۆ کۆماری ئیسلامی نیشانەیەک بوون لە لاوازبوونی جددی ئامرازەکانی فشاری ناوچەیی و لەسەر ئەم بنەمایە سەرنجەکان بەرەو ناوخۆ کێشایەوە و هۆشداری سەبارەت بە گرژی و مەترسیەکانی تەقینەوەی ناوخۆیی بوو بە باسێکی جددی لە نێوخۆی ڕژیمدا. بژاردەی گفتوگۆ و وتوێژ ئەگەرچی بۆ خامنەی و بازنەی نزیک لە ئەو کە خاوەن بیری فرەخوازین و هەمیشە لە هەوڵی هێشتنەوەی مەیدانی شەڕ لە دەروەی سنوورەکانی وڵات بوون، بژاردێکی بەناچاری نەبوو، بەڵام کەڵەکەبوونی هۆکارە جۆراوجۆرەکان و پێویستی زۆری نیزام بۆ دوورڕاگرتنی خۆی لە قەیرانی ناوخۆی و هەر ئەو جۆرە تۆ باست کرد تالب دوورمانەوە لە سێبەری شەری ڕاستەخۆ دوجار پای بڕیاردانی بەرەو ئەم ڕێگایە قورس کرد. لە بارودۆخێکی وادا ملدرا بەوەی پێش ئەوەی خامنەی ناچار بێت هەموو جامی ژەهرەکە یەکجار هەڵبدات جارێک قومێکی کەمی لێ بخواتەوە. کەوا بوو دەتوانین بڵین مەیلی دەسەڵات لە ئێران بۆ دوورمانەوە لە شکستی تەواو لەگەڵ مەیلی سەرۆکۆماری ئەمریکا بۆ چارەسەرکردنی قەیران لەگەڵ ئێران لە ڕێگای دیپلۆماسی هاو ئاراستە بوو. استراتێژی ترامپ کە لە سەرەتای سەرۆکایەتیەوە ڕاگەندرا بوو بەکردەوە بوو بە پرۆژێک بۆ خامنەی تاکو بە سوود وەرگرتن لێ و وەلانانی قسە و بڕیارەکانی نەخشە ڕێگایەک بۆ پەیوەستبوون بە داخوازی ئەمریکا لە ناوەڕاستی ڕێگادا وێنە بکات کە هیچ نییە جگە لە پاشگەزبوونەوە لە سیاسەتەکانی تا ئێستای و ئەم ڕاستیە هەر جۆرێک بیشارنەوە یان پاساوی بۆ بێنەوە هیچ نییە جگە لە شکست. وتوێژ لە مەسقەد یان لە ڕۆم نیشانیدا کە هەردوو لە هۆڵیاندا لە هەر کردار یان هەڵوەستێک کە بێتە هۆی کەوتنە تەنگەژە
یان لاوازکردنی پێگەی لایەنی بەرامبەر خۆیان بپارێزن لەوانە لایەنی ئەمریکا لەگەڵ داواکاری چاران بۆ درێژەدان بە بوتوویش بە شێوەیە ناڕاستەخۆ هاوکاری نیشاندا تا یارمەتی بدات بە تەواوەتی ئابڕووی لەوە زۆرتر نەچێ یان باشتر بڵێم پاشەکشەی بۆ ئاسان کاتەوە. لە بەرامبەردا ئێرانیش لە بەرامبەر مەیلی دۆناڵد ترامپ بۆ وتوێژی ڕاستەوخۆ نەرمی نیشاندا بە شێوەیە کە دوای کۆبوونەوەیکی ناڕاستەوخۆی دیدارێکی ڕاستەوخۆش لە نێوان سەرۆکی هەردوو دەستەی وتوێژکار ئەنجامدرا. وەسفکردنی وتوێژەکانی وەک بنیادنەر و ئەرێنی بەهۆی چوارچێوەی دیاریکرا و بەرنامەی ڕوونەوە بوو کە ببووە تەوەری گفتوگۆکان واتە چۆنیەتی جێبەجێکردنی چاودێری نێودەوڵەتی بەسەر بەرنامەی ناوەکی ئێران لە بەرامبەر نەخشە ڕێگایکی ڕوون بوو بۆ کەمکردنەوەی گەمارۆ ئابوووریەکان. بەڵێ ئەوەی وا تا ئێستا دیارە دەربارەی وتوێژەکان هەرچەندە لایەنی شارداوای زۆرترە بە نەزەرەگا کە ڕێکەوتن بە جۆرێک چارە هەڵ نەگرا. بۆیە پاشگەزبوونەوەی ئەمریکا لە داواکاری پێشووی خۆی بۆ هەڵوەشانەوەی تەواوی بەرنامەی ناوەکی واتە بەرنامەی هەستەی و ئەتۆمی کە پێشتر لە ڕێگای ویتکافەوە گەیەندرا بوو دەیبینی. لە بەرامبەردا کۆماری ئیسلامیش ئیمتیازاتی بەرچاوی پێشنیار کردووە. لەوانە پەسەندکردنی چاودێری درێژخایەنی نێودەوڵەتی و کردنەوەی بازاڕە ناوخۆییەکانی خۆی بەرەو ڕووی وەبەرهێنانە ڕاستەوخۆ بوریەکانی ئەمریکا کردارێک کە تا پێش ئەمە وەک هێڵی سووری نزام دادەنرا. ئەگەر ئەم قسانەی تا ئێستامان کۆکەینەوە دەتوانین بڵێن بۆ ئەمریکا گرنگەوەیە کە یەکەم ئێران لە بازنەی نفوزی چین و رووسیا بێتە دەرێ. دووهەم ئێران لە ناوچە گرفتێک بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا دروست نەکات. بابزانین بۆ ئێران مهم چییە؟ بۆ ئێران مهمەوەیە کە دڵنیا بێت لەمانەوەی دەسەڵاتی لە ڕێگای لابردنی تەحریمەکان بەڵام شتێک کە لە محاسیباتەدا حەدوو لا خۆی لێ دەبوێرەنیان باشترە بڵێن بەکردەوە دژی ئەوەن خەڵکی وەگیان هاتووی ئێرانە کە ئەگەرچی دژی شەڕ و دژی گەمارۆکانن لە هەمان کاتدا دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی و خوازیاری ڕووخاندنی ئەم دەسەڵاتە. چون هیچ ئومێدێک بۆ باشتربوونی ژیانی خۆیان لەم سیستمەدا نابینن لە ئەگەری ڕێکەوتن دەرفەتێک دێتە پێشەوە کە ئەگەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بتوانن کەڵکی لێوەرگرن کۆماری ئیسلامی ناتوانێت خەونی درێژ ماوە بۆ مانەوەی خۆی ببینێت. بەڵێ تالب ئەگەر موافق بێ بە ناوبڕێک وەربگرین دواتر درێژە بە بەرنامەمان دەرین. فەرموو. سەخت و دوور ئابیر دۆرمای پێت و ئاکردن بیا خەباتی چەندی سەخت و دوور ئابیر دۆرمای پێت و ئاکردن وێریا پیرۆستی جارم بەرنات بۆ مرێنی هەردەمامات وێریا پیرۆستی جارم بەرنات بۆ مرێنی هەردەمامات دنیایەکی نو بۆ هەژار بۆ دانینا جوواکە یەکسان بۆ دنیایەکی نو بۆ هەژار بۆ دانینا جوواکە یەکسان ڕایە زۆرداریش بینی دلین تا بێ ئازادی یەگەل دچین ڕایە زۆرداریش بینی دلین تا بێ ئازادی گەردچین دووری بەریە چینە کارکەران دووهەرن مەڕێیە تێکۆشان دووری بەریە چینە کارکەران دووهەرن مەڕێیە تێکۆشان ئالای سۆریا شۆڕێشان بلند هەر بڕۆژێ سەرکەفتن بکن ئالای سۆریا شۆڕێشان بلند هەر بڕۆژێ سەرکەفتن بکن ئالای سۆریا شۆڕێشان بلند
هر بروژ سرکفتن کاک ئەرسەلان لە نووسراوەیەکدا دەڵێ وا دیارە ترامپ مەیلی کردنەوەی بەرێکی نوێی شەڕ لەگەڵ حکوومەتی ئێران و لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕازدانیە چون تا ئێستا لە قەیرانی ئۆکراین غەزە و هەروەها کێشەی تاڕەفەکان سەرکەوتنی بەدەست نەهێنەوە شەڕ لەگەڵ ئێران ناوچەکە بە تایبەتی بابەتی وزە وەکو گاز و نەوت تووشی گرفتی جددی دەکات کە لە ئێستادا لەوانەیە ترامپ بە قازانجی نەزانێت پێویستی بەوە هەیەکە کێشەی کۆماری ئیسلامی بە بارێکدا بخات و بە تایبەت ئەگەر تیادا سەرکەوتوو بێت دەتوانێت بیکاتە پاڵپشتی پێشچوونی باقی سیاسەتەکانی هەر بۆیە با پێچەوانەی نیۆ کانتەکانی ناو ئێجارەی خۆی یان تەنانەت دەوڵەتی ئیسرائیل لە دیپلۆماسیدا شودرێژی نیشانەدات هەڵبەت ڕووی دیکەی ئەم مەیلە بۆ بە ئەنجام گەیاندنی کێشەی کۆماری ئیسلامی لاوازی و شکستە استراتیژیەکانی ڕژیم لە ناوچەکە پێک دێنێت و ترامپ و بەگشتی دەوڵەتی ئەمریکا دەزانن کە کۆماری ئیسلامی هەمان کۆماری ئیسلامی دەورانی بەرجام نییە هەروەها لە کەس شاراوانیەکە بەهۆی ئەم شکستانە لە ئێستادا حکوومەتی ئێران لە خراپترین دۆخ لە ماوەی دەسەڵاتی خۆیدایە و هەر ئەم بابەتە نەک تەنها دەبێتە هۆی هاندانی دوژمنەکانی بۆ پەلامار و لێدانی زەربە وەکو ئەوەی کە ئیسرائیل خوازیاریەتی لە ناوخۆش ئەم شکستانە وای کردووەکە سەرەڕای دەرکردنی فەرمانی قەدەغەکردنی وتوێژ لەگەڵ ترامپ و ئەمریکا ئامادە بن کە بژاردەی وتوێژ جارێکی دیکە تاقی بکەنەوە بە تایبەت کە دەزانین بۆ کۆماری ئیسلامی ڕێککەوتن لەگەڵ کەسێکی وەک ترامپ کە بە هیچ شێوەیەک خەمی مافی مرۆڤ و سەرکوت و دیموکراسی نییە سەرڕای هەندێک ئەستەمی و ناڕێکی ڕەنگە ئاسانتر بێت لە ڕێککەوتن لەگەڵ دیموکراتیکەکان و ئوروپایەکان و ئەم بابەتە بە سەرنجدان بەوەی کە دەسەڵات لە ئێران نیگەرانی ڕاپەڕینی ناوخۆیە و مەترسی سەرەکی لە کۆتاییدا لە ناوخۆوە دەزانێت وای کردووە کە خامنەی خۆی ئامادە بکات بۆ خواردنەوەی جامی ژەهری تازە بۆ پاشەکشە و دۆزینەوەی ڕێگایەک بۆ دەرچوون لە بازنەی قەیرانە زەبەلاحەکانی ئێستا بە ئامانجی پاراستنی خۆی و مانەوەی نیزامەکەی لە چاوان کاگەرسەلان لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی کە دەبێت بوو وترێت کە لە ئەساسدا دەرچوونی تەواوی کۆماری ئیسلامی لە قەیرانەکان زۆر ئەستەمە چون قەیرانی دەسەڵاتی ئیسلامی لە بوارەکانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی ژینگەیی پێکهاتەیی چارەسەر نابن ئەمڕۆ خەڵکی ئێران بە ئەزمونێکدا تێپەڕین کە لە تەواوی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەموو باڵەکانی بەباشی تێگەیشتون کە بارودۆخی نالەباری زۆرینەی زۆری خەڵکی ئێران بەرهەمی سروشتی و بنچینەی سیستمێکە کە تا مەغز و ئێسقان کۆنەپەرست و سەرکوتگەرە سیستمێکە بەردەوام پەرەپێدانی نایەکسانیە قوڵەچی نایەتیەکان گەندەڵی سیستماتیک تاڵانکردنی بەردەوامی سەرچاوەکانی سامانی وڵات سەپاندنی زۆرەملەی ئاپارتایدی چینایەتی و جنسیەتی دیکتاتۆری کوشتاری نایرانی سیاسی و تۆمارکردنی پێوانەی یەکەمی جیهانی ئیعدام لە کارنامەی خۆیدا تەنها بەلابردنی گەمارۆکان ئەم کارە ساتانە لەسەر ژیانی خەڵک لا ناچێت شتێک کە جێگەی ئاماژەیە خواردنەوەی جامی ژەهرە لەلایەن خامنەییەوە ئەویش لە سازش لەگەڵ دەوڵەتی ترامپ باسیشمان کرد کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی فشاری بزوتنەوەی جەماوەریە هەر ئەم سازشە یان بەمانەی واقعی وشە ئەم شکستە بۆتە هۆیەوەی کە ڕژیم لە بەرامبەر بزوتنەوەی جەماوەریدا لاواستر ببێت بۆی لە کاتێکدا خەریکە شکستی خۆی تۆمار دەکات پەلاماری بۆ سەر خەڵک ڕاگرتووە کە نیشانەی ئەم ڕاستیە لە بەرامبەریشدا بزوتنەوەی خەڵکی لە خەبات لەگەڵ حکوومەتێک کە دووچاری قەیران و شکستی بەردەوام هاتووە بوێرتر ئەو خەڵکە بوێرتر دەکات بە واتایەکی تر هاوسەنگی هێز زۆرتر و پتەوتر گۆڕاوە لە بینی خەڵک و ڕژیمی کۆماری ئیسلامیدا هەڵبەت ئەمە لەلایەکی ترەوە لە ئەگەری ڕێکەوتن چەکی حەواڵەدانی هەموو شکستەکان بۆ ئەمریکا لە دەستی ڕژیم دەردێنێت و دەمامەکی لیکاندنی هەر جوڵە و ناڕەزایەتیەک بە پیلانی دەرەکی پوچەڵ دەکاتەوە بەم شێوەیە لە بەستێنی قەیرانی گشتی سیاسی ئێسادا کەشوهەوا زیاتر بۆ بەدواداچوونی داخوازی کۆمەڵایەتیەکان و ڕێخستنی بەرفراوانتری بزوتنەوەی کرێکاری و خەڵکی و ئەمەش ئەو دەرفەتەیە کە خەڵکی ئامادەکات کە دەبێ ئەم دەرفەتە بناسرێت و بەڕاستی ئیستیفادەی لێ بکرێت چاوان چین ناوبڕێک ببینین
بینەرانیشمان زۆر ماندوو نەبن دێنەوە خزمەتە. بەڵێ سالب سەرای ئەنامەی کاک فەرزادە کە ماوەیەک لەو پێش بە دەستمان گەیشت و بە جۆرێک دەڕوانێت چەند مقاومەت لە نێو دەسەڵات بەرامبەر بە ئەگەری ڕێکەوتنی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی کە ئەلبەت ئەم مقاومەتە ئێستا زۆر کەم بۆتەوە. چۆن بەگشتی پێگەی کۆماری ئیسلامی وەک جاران نییە کە باڵی مقاومەت بتوانی خۆی نیشاندات. دەرهەر حاڵ با بچینە سەر نامەکەی کاک فەرزاد کە نووسیویەتی. سەبارەت بە ڕەوتی مقاومەت کۆمەڵێک گروپ و ڕەوتی سیاسی لە ئێران و لە نێو بازنەی دەسەڵاتدا لە مێژە دژایەتی ئەمریکا و دژایەتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا خاڵی هاوبەشیانە. چۆن نانی لێ دەخۆن. لەم نێوانەدا جۆرێکی مافیایی کە لە حزبی مۆتەلەفەی ئیسلامی ڕێکراوە جێ تایبەتی هەیە. ئەم حزبە کە لە هاوپەیمانەتی ژمارەێک لە گروپی لۆمپەن و تیرۆریست ئائینە بنەماخوازەکانی ئیسلامی و بازرگانە نەریتیەکان پێکاتوە لە سبەینێ شۆڕشی ئیسلامیەوە زۆرێک لە سنتەرە سەرەکیەکانی هێز و سامان وەک فەرماندەی سپا دادوەری شۆڕش و وەزارەتی بازرگانی لە ژێردەستی خۆی کرد و ئەمڕۆژ وەک دەسەڵاتی سێبەر ناوی لێ دەبرێت. وڵە کاک فەرزاد لە درێژەی نامەکەیدا نووسیوێتی کە مؤتەلیفە دەکرێت بە ڕەوتێکدا بنرێت کە ئیسلام فەقیە و کۆماری ئیسلامی بازارسازی بۆ کرد. لەم ئیسلامە بازاری سازی کراوەدا هەموو شتێک دەکرێت بکردرێت و بفرۆشترێت و بۆ پاراستنی دەسەڵات و سامان هەر کارێک ڕێگە پێدراوە. دەزانین کە کاری ئاین بەرهەمهێنانی کڵاوی شەرعیە لە خزمەتی دەسەڵاتدا. ڕوانینی مؤتەلیفە بۆ حکوومەت ئابووری و سیاسەتی دەرەوە ڕوانینێکی حجرە سالارانە و بە چەکی کڵاوی شەرعی هەر حەڵاڵێک حرام دەکات و هەر حرامێک حەڵاڵ دەکات. بۆ مؤتەلیفە پاراستنی نظام و هێز واجبترینی واجباتە. ئەوەی ئەمڕۆ لە پشت پەردەوە هێزی لە دەستدایە نوسخەی پەرەسەندووی مؤتەلیفەی دەیەی شەستە تا ئیمپراتوریەی گەورەی دارایی بازرگانیەکانی خۆیان بەڕێو ببن. ئەوان سەرڕایەوەی لە هەموو سنتەرەکانی هێزدا ئامادەبوونێکی جددی و زۆر جار یەکلاکەرەوەیان هەیە، بەڵام لە ڕێخستنێک کە لە چوارچێوەی خۆڕسک و سربەخۆدا دێنە ناو گۆڕەپان و شەقامەکان خۆ نابێرن تاکو و تێپەڕینی بربەستە یاساییەکان هەمیشە ممکن بمێنێتەوە. ئەوان پیاوانی
ڕاوکەرن لە تاریکیدا لە ڕووناکی دەترسن و لە ئازادی و کرانەوەی فەزای سیاسی و ئابووری وڵاتدا مەرگی خۆیان دەبین. بڵێ بۆ ئەم ڕۆتە دەسەڵات ئەمریکا بۆ ئەم ڕۆتەی دەسەڵات واتە ئەمریکا باشترین شوێنە بۆ ژیانی منداڵەکانیان بەڵام لە هەمان کاتدا هەتایە شەیتانی گەورەیە چونکە ئاسایی بوونەوەی پەیوەندی لەگەڵی کۆتایی قۆڕکاری و سەردەمی زێڕێنی تەقاندن بەرەو دەواازە بەتاڵەکانە. لە ڕوانگەی ئەوان تەنها لە پەنای بەرینی پەیوەندی لەگەڵ ئابووریە ئازادەکانی جیهان دەتوانێت دەنیان ملیار دۆلار ئابووری ڕەش و خۆڵەمێشی بە ڕێژەی قازانجی ئەفسانەی و دوور لە هەر سنوورداریەتێکی یاسایی بەڕێوە ببدرێت. سیاسەتی دەرەوەی ئەم ڕۆتە بەهاندەری ترس و ململانێ و لە خزمەتی گۆشەگێرکردنی ئێراندا دیزاین کرا. لەسەر سێ پایەی سەربازیگەری، دروستکردنی قوڵای استراتێژی لە خاڵکی دراوسەکان لە یەمەن و عێراقەوە هەتا سووریا و لۆبنان و دەستگەیشتن بە چەکی ئەتۆمی بۆنیادنراوە. پرۆژەی دەستگەیشتن بە چەکی ئەتۆمی لەژێر دروشمی وزەی ئەتۆمی مافی دڵنیای ئێمەیە دەستی پێکرد تاکو لە بەستەبەندی شیکی بەرهەمهێنانی کارەبا لە وێستگەکانی ئەتۆمی بە خەڵک بفرۆشرێت. با تێپەڕبوونی کات کە ئەم بەستەبەندیە کۆن بوو لە ڕنگ و ڕووکەوت شاردنەوەیان وەلانە و بە فەرمی پرۆژەی ئەتۆمیان بە بەشێک لە دۆکتۆرینی بەرگری خۆیان ڕاگەیاند. بەڵام دەسەڵاتی سێبەر ئەوەی کە لە فارسیاڵەن قدرەتی دەرسایە لە هەر سێ بەشدا دەزانن کە دنیا لە چین و رووسیاوە تا ئەمریکا و ئەوروپا و هەتا هەموو وڵاتانی دراوسێ هەرگیز ڕێگەیان پێنادەن بۆم دروستکە. بەڵام بە سەرسەختی و بە پیرۆدانی زیاتر لە 1000 ملیار دۆلار لە سامانی نەتەوەیی بە میاریە کاوڵکاریە بەردەوام بوون و بەردەوامیش دەبن. ڕەنگە بۆ خامنەیی دەستشۆردن لە سەرگەرمی شکست خواردووی ئەتۆمی تەنها لە ڕووی کەسایەتی و لایانی ئایدۆلۆژیەوە گرنگی هەبێت بەڵام بۆ مافیای قازانجکاری گەمارۆ جگە لە بەردەوامبوونی تاڵان لە تاریکیدا هیچ هاندەرێکی تر لە بەرگری لە پرۆژەی ئەتۆمیدا بوونی نییە. لە وڵاتێکدا کە ئابووریەکی لە لێواری داڕماندایە لە بواری تەکنۆلۆژیادا لە کۆتایی خشتەکەدایە سەرمایە کۆمەڵایەتی بۆ ژێر سەفر داکشاوە و لەگەڵ هەموو دنیادا ململانەی هەیە پێداگری لەسەر هەبوونی چەکی ئەتۆمی کە گرنگترین هۆکاری گەمارە و بەدبەختی ئابووری و وەزی ئێستایە بەهۆیەوە تەنانەت بە ئاکامی کۆریای باکووریش ناگات. لەوە هادۆخێکدا ئەلبەتەوە بڵێن کە بە دوای شکستەکانی کۆماری ئیسلامی ئێستا ئەم ڕەوتە لە ناو دەسەڵات بێدەنگ بوونیان بێدەنگ کراون و ڕەوتی ڕووداوەکان وان نیشانەدا کە ئیتر ناتوانن بەر بە خواردنی جامی ژەهری ئاغایان بگرن و سەروەت و سامانی وڵات بەتاڵان کرد. أكي
جاد بالي مراوي ياوان مراوي ياوان يا مكنورا يا مكنورا لسرك راوان يا مكنورا لسرك راوان شبيجي يارم بديه ناري بزوجير يارم اي بيتو يا سيري دردي هجرانم ورا سارش كري جسيبير يارم ورا سارش كري جسيبير يارم danıştuğu irajma kevisa merçine kevisa merçine kavun katu kham kevisa merçine kevisa merçine kavun katu kham min pervaneke min pervaneke رسوای زمانم تیری بمرجاگن تیتیم کردون جم بباک میهاوی بگانی خزمه زلفت دای بوشی من گرود وقتم رخصانه گشتای مگی چواردم رخصانی گشتای مگی چواردم هر بنیم صدای عزیز عشقی تام لسه عشقی تام لسه وینی من زورن وینی من زورن لتو پمت جگر وینی من زورن وینی من زورن لتو پمت جگر وینی من زورن وینی من زورن لتو پمت جگر وینی من زورن وینی من زورن لتو پمت جگر وینی من مدیەکانی ئێران یەکشەممە 31 گۆڵان ڕایان گەیاند کە ڕێکۆتەنامەیەکی هاوبەش لە نێوان فەرماندەی گشتی هێزی ئینتیزامی و وەزیری پەروەردە و فێرکردن واژۆکراوە. بە هێزە سەربازیەکانی دەسەڵات دراوە دەتوانن بۆ سەپاندنی حیجاب بەسەر قوتابیاندا لە قوتابخانەکان هەنگاو بنێن. کازمی لە ڕێوڕسمی واژۆکردنی ئەم ڕێکۆتەنامەیەدا خۆی بە شانازیەوە سەربازی ڕادان ناوبرد و باسی حجاب و عیفافی وەک یەکێک لە زیانە کولتوریەکانی ئەمڕۆی وڵات کرد کە دەبێت کاری کەلتوری لەسەر بکرێت. ڕادان کە وەک یەکێک لە گرنگترین هۆکارەکانی پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران لەژێر گەماروەکانی یەکێتی ئەوروپا، ئەمریکا و کەنەدایدایە، هەروەها وتی ئەم هاوکاریە زۆر باشە لە نێوان دوو دەستگاکە واتە ئینتیزامی و پەروەردە و فێرکردن، بەڵام کافی نییە. ئەگەر ئەوە بە تەواو و تێر و تەسەل بزانین تووشی غەفڵەتی سێهەم بووین و دیسان لە غەفڵەتی سێهەمیشدا سەرسام دەبین. بە دوای لێدوانە شەرمەزارەکەی وەزیری پەروەردە و فێرکردن کە خۆی بە سەربازی ڕادان ناوبردووە، شۆڕی هەواهەنگی ڕێکخراوە پیشەیەکانی مامۆستایانی ئێران و هەروەها سندیکای کرێکاران و زۆر ناوەندی تر ئەم هەڵوێست و سوکایەتیکردنە بە پێگەی پەروەردە مەحکوومەیان کردووە و سندیکای کرێکارانی حوتەپا داوای دەست لە کارکێشانەوەی وەزیری پەروەردە و فێرکردنی کردووە و لە هەمان کاتدا هۆشداری دراوەتە حکوومەت کە قوتابخانەکان نەکەن بە سەربازخانە. لەم ڕابردەدا هاوڕێ ئاسۆ لە کامیارانەوە راپۆرتێکی بۆ ناردوین و نووسیویەتی.
وەزیری پەروەردە و فێرکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ هێزی ئینتزامی بەتایبەت سەرکردەی ئەم هێزە خەریکی واژۆکردنی یاداشتی لە یەک تێگەیشتنێکن کە ڕێگا بۆ بەشداری هێزی ئینتزامی دەکاتەوە بۆ کۆنتترۆلی زیاتر یادی سەرکت و دروستکردنی کەشی ترس و تۆخاندن و هەروەها سەپاندنی حەجابی زۆرەملێ لە قوتابخانەکاندا. مێدیا ناوخۆیەکان ڕۆژی یەکشەمە 31 خاکەلەوەی 1404 هەتاوی هەواڵیاندا کە بە یادداشتێکی لە یەک تێگەیشتنێکی هاوبەش کە لە نێوان ئەحمەد ڕەزا ڕادان فەرماندەی گشتی فەراجا و عەلی ڕەزا کازمی وەزیری پەروەردە و فێرکردن لە دەوڵەتی مەسعود پزیشکیان واژۆکراوە بە پۆلیس بە شێوەیەکی فەرمی و یاسایی ڕێگە دراوەکە لە قوتابخانەکاندا ئامادە بن. ئەحمەد ڕەزا ڕادان وەک یەکێک لە دەموچاوەکان و کەسایەتیەکانی سەرکوتی ژنان لە نێو کەسانی ئەمنی و سەربازیدا ناسراوە و بە هاوکاری وەزیری پەروەردە و فێرکردنی ڕژیم خەریکی پلاندانانە بۆ سەیتەرەی ئەمنی لەسەر قوتابخانەکان وەک گرنگترین ناوەندی پەروەردەی لە ئێران. قوتابیان و بەتایبەت قوتابیانی کەش پێشتریش و بەتایبەت لە ڕەوتی شۆڕشی ژنجیان ئازادیدا هاتنە سەر شەقامەکان و ڕۆڵی بەرچاویان گێڕا لە دژایەتیکردن لەگەڵ یاسای حەجابی زۆرەملێ و ڕژیمیش بە شێوازی جۆر بەجۆر لە ڕێگای خۆڵقاندنی جنایەت هۆڵی بەرەنگاربوونەوەیانیدا. بەڵێ حکوومەت لە ماوەی ساڵانی دەسەڵاتی داجگەل لە چاندنی بنەماکانی فکری و ئایدۆلۆژی خۆی لە قوتابخانەکان و هەندێک جاریش بەکارهێنانی هێزەکانی دیکەی سەرکوت وەک بەسیج و سوپا لە قوتابخانەکاندا ئەمجارە بەنیازە بەچوونی هێزی ئینتزامی بۆ ناوەندە پەروەردەییەکان و قوتابخانەی کچەکان لایەنی یاسایی بدات بە سەرکوتکردن کە بێگومان ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ بکرێ شایەتی ئایدۆلۆژیایەکی سەربازیش دەبین. هاوڕێئاسۆ لە بەشێکی تری راپۆرتەکەیدا دەنووسێت کە لە کاتێکدا پێی هێزەکانی فەراجا بۆ سەرکوت و جێبەجێکردنی حیجابی زۆرەملێ بۆ قوتابخانەی کچەکان دەکرێتەوە کە قەیرانە ڕاستەقینەکانی قوتابخانەکان لەوانە واسێنان لە خوێندن کەمی کەرەستەکانی فێرکردن هەژاری پەروەردەیی بەتایبەت لە ناوچە بێبەشەکان دەرکردن و کەمکردنەوە و دەستگیرکردنی مامۆستایان و وانەبێژان و هیتر بە تەواوی بەرچاون و ئەم هەنگاوانەی ئێستاش تەنها نیشانەیەکە بۆ توندکردنی سەرکوت و کۆنتترۆلکردنی قوتابیان و هیچی دیکە نیە لەوە زیاتر. ئێستا ئەم پرسیارە دێتە ئاراوە کە بەکارهێنانی هێزی زۆرەملێ واتە هێز و باتۆم و سەرکوت ئایا دەتوانێت قوتابیان و خوێندکاران و دوکاندارەکان ژنان کرێکاران خانە نشینان و توێژەکانی دیکەی کۆمەلگا بۆ بەدیهێنانی داواکاریەکانیان دەپێ بخات؟ بێگومان وەڵامەکە نایە و ئەم پلانەش وەک هەموو حاڵەتەکانی دیکە بێگومان بەرەو شکست دەچێت. بەڵێ سواز لە هاوڕێ ئاسۆ بۆ ناردنی ئەو راپۆرتەی. کۆماری ئیسلامی بۆ کاری فەرهەنگی و پەرەپێدانی بەهاکانی ئایدۆلۆژی خۆی واتە ئەوەی کە بوو بە دووکەڵ و بە هەوا دەچوو جارێکی دیکە شانسی خۆی بۆ سەپاندنی حەجابی ئیسلامی بەسەر منداڵاندا بە زۆری هێز تاقی دەکاتەوە. ئەم ئەو باشە تێرۆریستانە سەرەتا بە ژاراویکردنی کیمیایی قوتابیان لە ناوەڕۆکی ناڕزایەتیەکانی 1401دا هۆڵیاندا قوتابیانی بۆیر بێدەنگکەن. بۆ یەکەم جار لە جیهاندا دەوڵەتێک لە قوتابخانەکاندا دەستی دایە تیرۆریزەکردنی ژینگەی پەروەردەیی بە پەنابردن بۆ تەقانەوەی کەپسولە کیمیاییەکان بەڵام نەیتوانی بەسەر قوتابیاندا زاڵ بێت. ئێستا جێبەجێکارانی هەمان کردەوە ڕاستەخۆ دەنێرێتە ژینگە پەروەردەییەکان تا بە سەربازیکردنی قوتابخانەکان پێشوازی لە ناڕزایەتیەکانی ناو کۆمەلگا بکەن. چۆن ئاغایان ماوەیەک پێش ئێستا وتی دەبێ وریای فیتنە بن. ڕادانەکان و سیاسەتدا ڕێژەرە مێشک بەتاڵەکانی سیستمی ئیسلامی وا بیر دەکەنەوە کە بە پێڵاوی سەربازی و باتۆم و ئاخۆند و ڕۆزە خوێن دەتوانن نەوەی نوێی لە سەدەی 21ەمەوە بۆ سەردەمی کۆن بگەڕێنەوە. لە سیستمێکدا کە تووشی مایە پوچبوونی ئایدۆلۆژی بووە بزوسنەوەی ئیسلامی کە لە هەموو لایەکەوە تەسلیم بووە و پاشەکشێ کردووە کەسانێکە بۆ پاراستنی سیستمە گەندەڵەکەیان خەریکی سازش لەگەڵ هاوبیرە تاوانبارەکانیانن ئێستا دەیانەوێت هێزیان بەسەر منداڵان و قوتابیاندا بسەپێنن. سەرەتا کارخانەکانیان کردە سەربازگە، پاشان مەجاحان و ڕۆزەخوێنە لۆمپەنەکان و ئاخوندە ڕەزیلەکانیان بردە زانکۆکان و ئێستا هێزی ئینتزامی و پۆلیسی مرۆڤ کوژ و دژی منداڵ دەنێرنە قوتابخانەکان. بەڵام خراپ تێگەیشتون. چارە نووسی ئەم پلانە کۆنەپەرستە لە پێشەوە ڕوونە. جارێکی دیکەش هەروەک هاوڕێ ئاسووتی شکست دەخۆن. نامێکی ترمان هەیە چاوان لە کاک و شەنگ
لە نووسراوەیەکدا کاکوشان کە بۆی نردون ببورن وتویەتی کە ماشێنی سەرکتی کۆماری ئیسلامی هەروە درێژە بە جەنایە دەدات. هاوکات لەگەڵ 65مین هەفتەی کەمپینی سێشەمەکانی نابۆی ئەعدام هەواڵنێرەکانی سەر بە سوپای پاسەران ڕایانگەیاند کە کۆماری ئیسلامی بە نهێنی حکمی لە سێدارەدانی حەمید حوسێن نژادیان جێبەجێ کردووە. بەمەش جارێکی تر جەختی کردەوە کە دژ بە خەڵکی ئێران بە گشتی خەڵکی شۆڕژگێڕی کوردستان بە تایبەتی ماشێنی سەرکوتی کاراکردێتەوە بە ئاشکرا و بە نهێنی جەنایەت دەخڵخێنێت. بە پێی ڕاگەیاندنی ئەم کەمپینە کە بەیانی ڕۆژی سێشەممە 2 گوڵانی 1403 ببوورن 404 بڵاوکرایەوە زیندانی بێهبەهانیش پەیوەست بووە بە مانگرتن لە خواردنی هەفتانە بۆ داواکاری ڕاگررتنی حکمی ئەعدام. پێشتر زیندانیانی 39 زیندان لە ناوچە جیاوازەکانی ئێران هەموو سێشەمەیەک بە ناڕەزایەتی بەرامبەر بە ئیعدامی زیندانیان دەستیاندا بووە مانگرتن لە خواردن. بڵێ بە وتەی کەمپینی سێشەمەکانی نابۆی ئەعدام لە سەرەتای ساڵی 1404 تا یەکەمی گوڵان لانی کەم 88 کەس لەوانە 5 ژن 7 زیندانی سیاسی و 2 مێرمەنداڵ لە سێدارەدراون. ئەم ئامارە بەراورد بە ساڵی ڕابردوو چەند بەرامبەر زیاد بووە کە دەکرێت بە نیشانەیەک لە ترسی کۆماری ئیسلامی لە تەقینەوەی ڕق و بێزاری کۆمەلگا دابدرێت. هەمان تەقینەوە کە خامنەیی بێشەرمانە بە سەرهەڵدانی فیتنە ناوی لێبردبوو. هەروەها ڕێکخراوی مافی مرۆڤ بۆ ئێران کە لە نۆروێژ دامەزراوە جێبەجێکردنی حکمی لە سێدارەدانی 299 زیندانی لە سەرەتای ساڵی 2025 تۆمار کردووە. پێشتریش ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی راپۆرتی دابوو کە لە ساڵی 2024 لە سێدارەدان بووە هۆی قەتڵی حکوومەتی نزیکەی 1000 کەس لە ئێران. بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران بانگەشەی ئەوە دەکەن کە بەشێکی گەورەی حکومەکانی لە سێدارەدان پەیوەندیدارن بە تاوانەکانی پەیوەست بە مادە هۆشبەرەکان و قەتڵ. بە وتەی ئەوان لە سێدارەدانی مەحکوم کراوان کوشتنی بانقەز بە پێی حکومەکان لەسەر بنەمای شریعەتی ئیسلامی قەساس و بە داواکاری خێزانی ئەو هاوڵاتیانە کە کوژراون جێبەجێ دەکرێت. چالاکوانانی بەلوچ کە زۆربەی ئەو لە سێدارەدارانەی پەیوەست بە تاوانەکانی مادە هۆشبەرەکان لەو ناوچەیەیە چەندی جار وتویانە کە ئەم تۆمەتە داپۆشینێکە بۆ تۆڵەسەندنەوەی حکوومەت لە خەڵکی بەلوچ. بڵێ حەمید حوسێن نژاد بە پێی راپۆرتی میدیاکانی حکوومەتی لە تاران بە نهێنی لە سێدارە دراوە. سەرچاوەکانی نزیک بە چالاکوانانی مافی مرۆڤ لە کوردستان دەڵێن بە خێزانەکەی وتراوە کە ڕێگەیان نییە ڕێوڕسمی پرسە بگێڕن و تەرمی زیندانی سیاسی ئەعدامکرا و ڕادەستی بنەماڵەکان ناکرێت. حەمید بە تۆمەتی هاوکاری لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانی تورکیا لە مانگی خاکەلێوەی 1402دا دەستگیرکراوە بە وتەی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان 11 مانگ لە گرتوخانەی تاکە کەسی ورمێ ئەشکەنجە کرا و ناچار بەدان پێدانانی زۆرم لێکرا. پارێزەرەکەی ئەم تۆمەتیان بە دروستکرا و دۆسیەی دژی حەمید بە ساختەگی و تەنانەت پڕ لە کێشەی یاسایی ناوبردووە. بەڵێ هاوکار لەگەڵ جێبەجێکردنی حکمی لە سێدارەزانی حەمید حوسێن نەژاد دەسەڵاتی دادوەری پژمان سوڵتانی هاوڵاتی کوردی دانیشتووی بۆکانی کە لە ڕۆتی ڕاپەڕینی ژنجیان ئازادی دەستگیر کرابوو بە لە سێدارەزان حکم داوە. دادگای شۆڕشی ئازەربایجانی ڕۆژاوە پژمان سوڵتانی کە لە خاکەلێوەی 1402 دەستگیرکرا بە تۆمەتی کوشتنی بەسیجیەک بەس لە سێدارەدان حکم داوە. ئەو لە پەیامێکی دەنگیدا ئاشکرای کردووە کە لە گرتوخانە ئەشکەنجە کراوە و بە زۆر ناچار کراوە ئەم تۆمەتە دروستکراوە قبول بکات. حکوومەتی ئێران تەنانەت دوای کوشتنی زیندانیانی سیاسی لە هاوینی 1367 کە هەزاران زیندانی ئەندامی ڕێکخراوە سیاسیەکانی لە سێدارەدانی زیندانیانی سیاسی ڕانەگرتووە. تەنانەت تەنها دوای ڕاپەڕینی ژنجیان ئازادی ژمارەیەکی زۆر لە دەستگیرکراوەکان لە جوگرافیای کوردستان بە تۆمەتی دروستکراوی ئەندامەتی لە حەزبە کوردستانیەکان یان هاوکاری لەگەڵ دوژمن بە لە سێدارەدان حکم دران و هەندێکیان لە سێدارەش دراون. گومان لەوە نییە کە ئەم جنایەتە دەربڕی ترسی قوڵی حکوومەت لە ڕاپەڕین و ناڕزایەتی کۆمەڵایەتیەکانە کە بەم جنایەتانە ناتوانێت خۆی لێ ڕزگار بکات و سەرنجام ئاوری ڕق و بێزاری خەڵکی سەراسەری ئێران ئەم جنایەتانە بێوەڵام ناهێڵنەوە.
چه کج رفتاری ای چرخ، چه بد کرداری ای چرخ، سر کین داری ای چرخ، نه دین داری نه آیین داری، نه آیین داری ای چرخ، نه دین داری نه آیین داری، نه آیین داری ای چه کج رفتاری ای چرخ، چه بد کرداری ای چرخ، سر کین داری ای چرخ، نه دین داری نه آیین داری، نه آیین داری ای چرخ، نه دین داری نه آیین داری، نه آیین داری ای بینەرانی خۆشەویست نامێکی ترمان لەبەردەستایە لە کاک ڕێبازەوە. کاک ڕێباز لە نووسراوەکەیدا دەڵێ مێژوو پڕە لە چیرۆکی ئەو کوڕانەی پاشاکان و حکومڕانانی پێشوو کە لە هەوڵی دووبارە بەدەستێنانەوەی دەسەڵاتدا گەیشتوونەتە بنبەست. ناپلەۆنی دووەم کوڕی ناپلەۆن بۆناپارت کە بڕیار بوو ئیمپراتۆری دووەمی فەڕەنسا ڕابەرایەتی بکات، هەرگیز لە سێبەری دوورخستنەوە و چاودێری دەرباری نەمسا دەرنەچوو. ئەو نەک تەنها نەیتوانی پێ بنێتە مەیدانی سیاسەتی ڕاستەقینەوە، بەڵکو لە یادەوەری فەڕەنسیەکاندا بوو بە کوڕی دوورخراوە. نەک میراتگری دەسەڵاتی باوکی لە مسر، ئەحمەد فواد کوڕی مەلیک فاڕۆق هەروەها سەرەڕای هەوڵدان بۆ زیندووکردنەوەی پاشایەتی بەهۆی میراتی گەندەڵی و خۆسەپێنی باوکی هەرگیز جێپەسەند نەبوو. ئەم نمونەیە لە زۆر شوێنی جیهاندا دووبارە بۆتەوە، لە بنەماڵەی هابسبورگ لە نەمسا تا بنەماڵەی ڕۆمانۆف لە رووسیا، هەتا لە عێراق و ئەفغانستان و ئێستا لە ئێران. پرۆژەکانی زیندووکردنەوەی پاشایەتی زۆربەی جار بەرەو شکست چوون، چونکە کۆمەڵگا چیتر مەیلی بۆ ڕابردوویەک کە لەگەڵ ئازار و ناکارامەیی گرێداوە نەماوە. لە ئێران بەڵام گەڕانەوە بۆ پاشایەتی زیاتر لەوەی وەک پرۆژێکی سیاسی بچێت بۆتە چەکێک لە دەستی دەستگای ئەمنیەتی ڕژیم بۆ درێژکردنەوەی تەمەنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بەڵێ کاگە ڕێباز هەروەها لە درێژەی نامەکەیدا نووسیویەتی چیرۆکی پڕ لە فێڵ و خەیانەتی ئەو بنەماڵەیەی کە بە زۆر و زەبری کۆلۆنیزم بۆ 50 ساڵ بەسەر پشتی خەڵکی ستەمدیتووی ئێران سوار بوون، ئێستا 46 ساڵ دوای ڕووخان و ناشتنی بەنیازە لە خەڵکی ئێران باج وەربگرێ. ئەوان جارێک لە ساڵی 57 لە ڕاپەڕینی ملیۆنی خەڵکی ئێران بە ڕووخان و تاوانی ڕەفتاری دژە ئینسانیەکانی خۆیان دایەوە. بەڵام بەهۆی تاوان و سەرکوتی سیستم و دەسەڵاتی دوای ئەوان وا بە هەڵە بۆیان دەرچووە کە خەڵکی ئێران ئێستا لە حاڵێکدان کە یاری خراپ و خراپتریان پێ قبول بکەن. کۆبوونەوە پڕهەزینە و پڕبانگەشەکانی 13 ئەپریل لە ڤاشنگتۆن کە لەگەڵ بانگەشەی بەرفراوانی مێدیایی سەر بەم ڕەوتە هاوڕێ ببوو و بڕیار بوو بە وتەی خۆیان خاڵی وەچەرخان بێت لە پرۆژێک گەڕانەوەی پاشایەتی لە ئێران، لە کۆتاییدا بوو بە نمایشێکی گاڵتەجاڕی کە وتەکەی وینستۆن چێرچیل دێنێتەوە یاد، هەرگیز ئەوەندە هەزینە بۆ ئەوەندە هیچ خەرج نەکرا بوو. بەپێ دەنگۆیەک ڕەزا پەهلەوی کە لە هۆتێلێک لە دەوروبەری شوێنی کۆبوونەوەکە چاوەڕوان بوو کە بە ئامادەبوونی ملیۆنی لایەنگرەکانی لەسەر دەستی ئاپۆڕای گەورەی لایەنگران لە خۆپێشاندانەکەدا بەشداری بکات و هەر لەوێ تاجداری مەجازی ئەنجامدات، بەڵام ڕەگەڵ ڕاستیەکی تاڵ بەرەوڕوو بوو. بینی ژمارەیەکی کەم بێ ئەنگیزە و پەرتەوازە
لەوێ حاضر بوون. ئەم ناکامیە بەڕادەیەک بوو کە تەنانەت کوڕیشە لە ئامادەبوون لە ڕێوەسمەکە خۆی دزیەوە و هاوسەر و کچەکەی وەک نوێنەری خۆی نارد. بەڕێوەبەری بەرنامەکە بە ڕاگەیاندنی هاتنە ژوورەوەی ئاعلا حەزرەت و شاهدۆخت لە بەڵەنگۆوە هەوڵیدا ڕایایەتی دەست ماچکەر بخاتە جۆش و خرۆش، بەڵام ئەم هەوڵەش نەیتوانی بۆشایی ئامادەبوون و کەمی پشتیوانی جەماوەری پڕ بکاتەوە. بەڵێ چاوان ناکامی پرۆژەکانی زیندووکردنەوەی پاشایەتی تەنها تا کەمی پشتیوانی خەڵک سنووردار نابێت. ئەم ناکامیە ڕێشەی لە چەند هۆکاری ئەساسی و بنەڕەتیدا هەیە. خەبات و بربەرەکانی لەگەڵ دڕندەکانی کۆماری ئیسلامی لە ئێران زۆر جیاوازە لە کێبڕکەی یاری قومار لە قومارخانەکانی لاس ڤێگاس. خەبات پێویستی بە ڕێکخراوی بەهێز، ڕێخستنی وردبینانە و کادری فیداکار و خاوەن ئیرادەیە. بەڵام ئەوان هێشتا لە بەندی بیری تاریکی خواوەندی و ئارەزووی گەڕانەوەی میراتی باوکیدا گیریان خواردووە. ئەم ڕەوتە بەس بە بانگەشەی میدیایی و نمایشە نوستالژیەکەکان خۆی زل دەکاتەوە. بەڵام لە ناوەڕۆکدا پوچن. گەڕانەوە بۆ پاشایەتی لە دنیای ئەمڕۆدا وەک هەوڵدانە بۆ دانی نەفەسی مەسنوعی بە کەسێک کە لە زوو مردووە و ئەمە نەک تەنها ناکارامەیە بەڵکو بۆ کۆمەلگا و ژینگەیش مەترسیدارە، چون مردووە و ئەم خەڵکە بە ڕاپەڕێنی خۆیان مەرگیان تۆمار کرد. بەشێکی گەورەی کۆمەلگای ئێران بە تایبەت نەوەی گەنج یان هیچ ئەزمونێکی ڕاستەوخۆیان لە سەردەمی پاشایەتی نییە، یان پاشایەتی بە ئازار، نایەکسانی و خۆسەپێنی دێتەوە یاد. ئەم دوو لایەنە هەیە. کاتێک لەگەڵ ڕەفتاری دارودەستەکانی پاشایەتی بەرەوڕوو دەبنەوە بەباشی تێدەگەن کە پاشایەتی نەبژاردەیەکی سیاسیە، بەڵکو یادەوەریەکی مێژووی فەوتاو یان بابەتێکی گاڵتەجاڕیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. ئەم پچڕانە نەسڵیە هەر هەوڵێکی بۆ زیندووکردنەوەی پاشایەتی کردووە بە پرۆژەیەکی بێڕیشە. خەبات پێویستی بە استراتیژ، ڕێخستن و تێگەیشتنی قوڵ لە ببورن دینامیکی کۆمەڵایەتیە. شکستی پرۆژەکانی چەند مانگی دواییان لە کۆنفرانسی مۆنیخەوە بۆ ئەم دواییە زنجیرەیەک لە ناکامیەکانیان نیشان دەدات. کاتێک ناتوانن تاکەکان و تاگ و هەشتاگەکانی سوپای سایبەری ڕژیم لە فەزای مەجازیەوە بۆ شەقامپێنن، ئەم ڕیسوایی و شەرمەزاریە بەرهەم دێت. بەڵێ کاک ڕێباز لە کۆتایی نووسراوەکەیدا دەڵێ خۆپێشاندانی 13 ئەپریل و پرۆژە هاوشێوەکانیان نیشانیاندا کە خەیاڵی پاشایەتی چیتر نەک لە مەیدانی سیاست بەڵکو لە ڕووی نۆستالژیشەوە هەتا لە ئینستاگرام و کەناڵەکانی تەلەگرام و ئیکسیش لە حاڵی مردندایە. هەروەک ناکرێت سیستمی سەدەکانی ناوەڕاستی ویلایەتی فەقی بە بۆمبی ئەتۆم بسەپێندرێت بەسەر مێژوودا، پرۆژەی گەڕانەوەی پاشایەتیش بە شەپۆلی مێدیایی و تاوانی زیاتری دەسەڵاتی ستەمکاری کۆماری ئیسلامی ناکرێت بگەیەندرێت بە ئەنجام. داهاتووی ئێران لە ناو شەقامەکان بە ئاگری ناوەندەکانی شۆڕژگیری و بە یەکگرتووی گەنجان، کرێکاران، ژنان و نەچەوەکانی ژێرستەم و برینداربوو لە ساڵانی جیاوازی و نایەکسانی دیاری دەکرێت. مێژوو فێری کردوین کە هەرگیز داهاتوو لە بەرامبەر ڕابردوودا شکستی نەخواردووە. ئێران ئەمڕۆ پێویستی بە بیرۆکەی نوێ، پێکاتە دیموکراتیک و هاوپشتی و ڕێکخراوی فێرکاری بە کۆمەڵ هەیە، نەک گەڕانەوەی خەیاڵانێک کە تەنانەت لە سەردەمی خۆشیاندا ناکارامە بوو.
nemazadım derdu keserimin bes Yekedi bigbinim derdu keserimin bes Heşar aliyan ramin besse zindanu kefes Bebişin nemazadım derdu keserimin bes Serfirazım gülle derdur deneyzim Nefsi Musil deneyzim Velakin benim Kurdistan Ahu afin pirozun güldün ağlar razın Amedu hevler rezin El alam ben Kurdistan Ahu avin pirozun güldün ağlar razın Amedu hevler rezin El alam ben Kurdistan Ciyayete serfirazın gülle derdur deneyzin Dersi Musil deneyzin Velakin benim Kurdistan Ciyayete serfirazın gülle derdur deneyzin Dersi Musil deneyzin Velakin benim Kurdistan بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سپاس کە چاکو ئێستا بینەرمان بوون چاوەڕێ هەرچێ زیاتری نامە و ئیمەیلی ئێوەی خۆشەویستین بۆ ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان زۆر سپاس کە بینەرمان بوون و ماڵەوە بینەرانی خۆشەویست لەلای منیشەوە زۆر سپاس کە تا بە کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بوون و هیوادارین سوودی پێویستان لە بابەتەکان وەرگرت بێت و زۆر سپاس بۆ بینەرانەی کە نامە و بابەتیشان بۆ ناردەبووین تا ئێمە بینەرانێکی تر و بە گەشتنەوەیەکی تر ماڵاوە